بەڕێز شەلال گەدۆ ئەندامی ئەمینداری گشتیانە کەسە و سەرۆکی پارتی ناوەڕاستی کورد لە بەرلینەوە لەگەڵمانە سەبارەت بە کاردانەوەی حکوومەتی سووریا بەرامبەر بە کۆنفرانسی یەکریزی کورد. کاک شەلال سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. هەر لە سەرەتای ڕووداوەکانی سووریا کەوتنی بە شارەسەدەوە بەڕێستان هەم لە دەرەوە هەمیش لەم ستودیۆ زۆر گفتوگۆمان کردووە لەسەر دۆخی سووریا، هەتاوەکو لە سەرەتاوە بەڕێزت باسی یەکریزی و یەکهەڵوێستی و یەکدەنگی کوردێک کرد لە سووریایە. ئێستا کورد یەکدەنگ و یەک هەڵوێستە. گرنگی یەک هەڵوێستی و یەکدەنگی کورد بۆ ئەم قۆناغی ئێستای کە سووریا تێدایە چییە؟ گرنگی زۆر زۆرە و دوێ تشتی گەڵقام شلۆ ڕوودا ئەو کۆنفرانسەی درست بوو و گە ئەنجامی زۆر باش بوو گە هەلوێستێکی هاوبەش کورد هەموو تەوافقی لەسەر کرد، هەموو تەبگەری کورد لە کوردستانی سووریا ئەوە هەنگاوێکی دیرۆکی بوو بە قەناعەتی من و کورد دەوێ هەر یەکدەنگ بوو یەکڕەنگ بێ یەکڕێژی مادی کوردی لە ئەم قوناخی هەستیار لە ئەم قوناخی دیرۆکی شتێکی زۆر گرنگە و زۆر مهمە. کورد لە سووریا لە کوردستانی سووریا ئەوە جاری یەکەمە گەتوانی بۆ ماڵی خۆی بکە بە یەک، گەتوانی بۆ خیتابی خۆی سیاسی بکە بە یەک، گەتوانی بۆ مەتالیبی خۆی و ئامانجی خۆی و ئەهدافی خۆی بکە بە یەک. بەڕاستی ئەوە شتێکی زۆر مهمە و زۆر گرنگە. ئێمە هیوادارن هەموو بەشی کوردی و تایبەتی هەردوو هێزێ سەرەکە ئەنەکەسە و پەیادە پابەندی ئەو بەڵگەنامەی دیرۆکی گدوێنێ تەوافق لەسەر درست بوو لە ئەو کۆنگرە. شتێکە ئەمڕۆ ڕوودا ینی بە کۆرەت فعلی حکوومەتی سووریا بڕاستی ئەوە لای ئێمە غەریب نییە. تۆزێکی خیتابی ئەوان توندە و تۆزێک تویژە بەرامبەر قەسەدە و بەرامبەر بەڕێز مەزلوم عەبدێ، بەڵام ئێمە وەکو کۆنفرانسی دوێنێ وەکو هێزێم کوردی وەکو تەبگەرا کوردی وەکو ملەتی کورد معنی نیم بە ئەو ئیتیفاقێکە لە بینی بەڕێز مەزلوم عەبدێ و لە بینی بەڕێز ئەحمەد شەرە ئیمزای کردن هەردوولا. ئەوە بۆ قەدیە کوردی نەبوو بە قەدەری گەبۆی مەسەلەی هێزی قەسەد بوو. هێزی قەسەد شتەکە و قەدیە کورد ڕۆژ ئەوای کوردستان ملەتی کورد شتێکی ترە. زۆر جارجی باسمان کردووە لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ئێ کوردی و کوردستانی و عەربی و نێودەوڵەتی جیاوازی لە بینی هەردوو قەسەد و لە بینی قەدیە ملەتی کورد. باشە، دواتر یەینە سەرەمە یەکەم کاردانەوەی دوایەم کۆنفرانسە دیمەشق بوو، ئەویش ڕەتکردنەوەی فیدرالیەت و بەڕێوەبەرایەتی خۆسەر بوو. ئەمە بۆچی و بۆچی پێشت وایە ئەم هەڵوێستە نامۆنیە چاوەڕێی هەڵوێستی واکەن؟ ئەو هەلوێستە بە قەناعەتی من هەلوێستێکی غەڵەتە. یانێ ئەوە ئیرادەی ملەتەکە ملەتی کورد، ئەوە ئیرادەی پێکهاتەیەکی سەرەکەیە لە سووریا گەداوایی مافێ خۆی دەکا. بەڵام چی ئەو ڕاگەیاندنی دەوڵەتی سووریای حکوومەتی سووریا هاتووە گە ئەڵێ ئەو شتانە بێ بە تەوافقی سووری نابێ، من لەگەڵ ئەوم ڕاست دەکەی. یعنی هەر شتێک هەبێ بۆ ئایندەی سووریا، بۆ مافی گەلانی سووریا، بۆ مافی پێکهاتەی سووریا پێویستی بە تەوافق هەیە، پێویستی هەیە بە دیالۆگ. بەڵام هات شتێکی ڕەت بکە ئەو حکوومەتە ئەو دەسەڵاتدارانی تازە بە قەناعەتی من ئەوە هەلوێستێکی غەڵەتە. ئەوە دلیلە گەنڵجی سیاسی ئەو دەسەڵاتە تۆزێکی ینی تەواو نییە. پێویستی هەیە ئەوە بە حکمەتێکی زیاتر لە پێش داخوازی خەڵک، داخوازی پێکەتەکان و تایبەتی داخوازی گەلی کورد لە سووریا بۆستن و تەماشای بکەن. ئەو کۆنگرەی گە ڕوژیدا و ئەو شتیگە عەرزی کردن ئەو ڕوئیە سیاسی گە تەبەنی کردن ئەوە لەژێر مەشتڕۆی ئەو تەوافقی سیاسی هەر ئەمریکا بوو و هەر فەرەنسا بوو و هەر تەحەلوفی دەوڵەتی بوو و هەر وڵاتانی هەرێمیش وابزانم و لەسەر سەریان وڵاتانی عەرەبیش هەمووی ڕەزامەندی هەیە لەسەر ئەو دیالۆگی کوردی و لەسەر ئەو ئەنجامە. بەڵام ئەم هەلوێستی حکوومەتی سووریا تۆزێک بڕاستی مفاجئ بوو، گەهنەکەی تون بوو توی بوو. بەڵام ئێمە هەر سوورن لەسەر مەسەلی دیالۆگ، ئێمە سوورن گەشەندێکی هاوبەش گەنونەرەتی هەموو گەلی کورد بکە لە ڕۆژئاوای کوردستان ئەو شاندە دروست بکەن و ئەو بەڵگەنامەی سیاسی ئەو ڕوئیە سیاسی کورد لەگەڵ خۆی ببە دیمەشق و لەگەڵ هەموو هێزی سیاسی سووری لەگەڵ پێکهاتەکانی سووریا و لەگەڵ دەسەڵاتی سووریاژی دیالۆگی لەسەر بکرێت. زۆر باش کاک شەلال، بۆچی ینی یەکرگزی کورد وەکو هەڕەشە سەیرەکرێ؟ ینی کورد پێکهاتەیەکی گرنگ و گەورەی سووریایە، یەک دەنگی و یەک هەڵوێستی کورد بەهێزی سووریا پیشان نادا؟ ئەو هەلوێستە بە قەناعەتی من هەلوێستێکی غەڵەتە. یانێ ئەوە ئیرادەی ملەتەکە ملەتی کورد، ئەوە ئیرادەی
مخابن سووریا هەروایە ینی سووریا ئەوە لە کاتی سووریا ئەوە بووە تا ئێستا دەڵێن سووریا یەک ڕەنگە و سووریا یەک دەنگە و سووریا یەک نەتەوە و سووریا یەک زمانە و سووریا یەک سەقافەتە. خەڵکی سووریا لەگەڵ تەسەڵاتدارانی ئێستاژی فێر نەبوونەوە و نازانن گە سووریا وڵاتێکی زۆر نەتەوە پرنەتەوە و زۆر سەقافاتە و زۆر پێکهاتەکان لە سووریا زۆرن. و دووەم نەتەوە لە سووریا نەتەوی کوردە. هەروەها ینی ئێستا لەگەڵ ئەم حکوومەتی تازەی سووریا نە کورد بە تەنیا بێ مافن هەمومان دەزانم بێچە لە سوێداد بلگەل نەتەوەی درزی وەکۆ تائیفەیەک وەکۆ مەزهبەک و هەروەها لەگەڵ عەلەویەکان لە لازقیە و لە تەرتوس و لە حموس و شارەکانی دیکە وابزانیم حکوومەتی سووریای تازە دەسەڵاتدارانی تازە بە ئەم عەقلیەتە نەتوانن خزمەتی سووریا بکەن و ناتوانن سووریایەکی تازە ئاوادان بکەن. پێویستی هەیە ئێستا گە هەموو خەڵکی سووریا ببن بە یەک دەنگ و یەکڕەم بن گەتوانە بن سووریا جارێکی تر سووریا بوویە بە کابل سووریا ئاوادان بکەن بە ئەم عەقلیەتە و بە ئەم خیتابی سیاسی و ئەم ردود ئەفعالە بە قەناعەتی من سووریا بەڕێوە ناچین و شەقامگیریشی لە سووریا هەر دروست نابێت. بەڵێ کاک شەلال کورد بڕیاری داوە دوایم کۆنفرانسا بچێتە دیمەشق و دانوستان لەگەڵ حکوومەتی سووریا بکە. وەڵامی دیمەشق کاریگەری لەسەر گفتوگۆکانە بێ؟ دیارە ینی حکوومەتی دیمەشق لە ئەم بەیانەمە ئەمڕۆ تۆزێک ئێریشی لەسەر قەسەد کردووە و تۆزێک ئێریشی لەسەر بەڕێز مەزلوم کردووە ئەو ئەتیفاقی گەلەبەینی مەزلوم عەبدە و ئەحمەد شەرع خەرقی کردووە قەسەد. بەڵام ئەو کۆنگرە کۆنگری قەسەد نەبوو، کۆنگری تەفگەرا سیاسی کورد بوو. قەسەد و بەڕێز مەزلوم عەبدە سەرۆکی قەسەد ئەوە یەکل ینی گەرانتۆری ئەو وەسیقەی ئیمزەمان کرد هەردوو لاوەکو پەیەدە و ئەنە کەسە. ینی قەسەدە بەشکل ئەو کۆنگرە نەبوو ئەوە مغاڵەتەیەک لە دەسەڵاتی سووریا دەڵێن قەسەد ئەو شیعاراتی بەرز کردوون و قەسەد داوای فیدرالی ئەەکە و قەسەد داوای نەزانم چیەکە. قەسەد وەکو هەمومان دەزانن وەکو هێزێکی عەسکەری هەموو پێکهاتەکانی سووریاتیانە ینی قەسەد لە ١٧ لە ڕێژای قەسەد 65 عەرەبن و هەروەها کریسیانی تیان و هەروەها تورکمانی تایە. ینی مەسەلەی قەسەد قەدیە کوردی نییە بەڵام ئەو خەڵتە هەیە قەسەد و قەدیە کوردی لە سووریا تێکهەڵاو دکن ئەوە غەڵەتێکی و هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە. پێویستی هەیە ئەو دەسەڵاتدارانی سووریا دەزانبن قەدیە قەسەد جیاوازە لە قەدیە ملەتی کورد لە قەدیە کوردی عادل لە سووریا. زۆر باشە. کاک شەلال پشتیوانی نێودەوڵەتی بۆ کورد کارگەری لەسەر حکوومەتی یاسای سووریا ناکە کە بەم شێوەیە وەڵامی یەک ڕێزی کورد دەداتەوە چونکە یعنی حکوومەتی یاسا پێویستی بە کوردە. حکوومەتی یاسا ئەتوانێت بێ کورد بەردەوام بێ. سوپاس دەکەم بە کورتی وەڵام بیتەوە. بە قەناعەتی من ناتوانێت بە قەناعەتی من ئەم وەڵامی حکوومەتی سووریای پەلە ینی ئەم وەڵامە خزمەتی سەقامگاری لە سووریا ناکە و خزمەتی تێکەلیە سووریا لەگەڵ وڵاتانی جیهانیش ناکرێت. بەتایبەتی هەمومان دەزانن کە ئەم کنگری کوردی وەکو پێش ئێستا باسمان کرد هەر بە یارمەتی ئەمریکا و هەر ئۆروپا یەکەتیە ئۆروپا و تەحالفی ناودەوڵەتی دروست بوو و ئەنجامەکەشی هەر هەمویان موافق بوون لەسەر بۆ ئەوە ئەم وەڵامی حکوومەتی سووریا هەر خزمەتی سووریا ناکە و خزمەتی تێکردی سووریا لەگەڵ هەموو وڵاتانی جیهان و تایبەتی ئێز لە هێز ناکە هیچ شێوەیەک. بەڵێ بەڕێز شەلال گەدۆ ئەندامی ئەمینداری گشتی یانەکەسە و سەرۆکی پارتی ناوەڕاستی کورد لە بەرلینەوە لەگەڵ مابووی. سوپاس بۆ ئەمە دەبنی بەڕێز سان کاک شەلال بەخێر بێن. سپاس بۆ ئێوەش گەلێک مەمنون. زۆر سپاس.